دەستخۆشی لە دلێرشینەی دەکەم لە بەو عملیاتی کردی ئەمە ئیمکانەتی ئەومان نەبوو کە بکەین ئەو لەسەر بەرخێری خۆی لە بۆمانی کرد دەستخۆشی لێ دەکەم خوا خێری بنووسی ئۆفەری شەوانی لەیلەتول قەدر بوو لە بۆمانی کرد خوا خێریوانە بنووسی کە ئێرەیان دروست کرد ئێرەیان دانا بەردی زەرداوم هەبوو ئەمن هاتمەکەم کار دکتۆری ئەو بە خێری خۆی لە بۆم دەکاتن ئینشاءڵڵا ژانەکەم زۆر بوو تقریبا 5-6 ڕۆژە ژانم زۆرە یعنی هیچ ناخۆم تقریبا لە مێژە هەیتم بەس تازە سۆنەروشتم کردی گوتی بەردەکەت زۆر بووە ئێستا ژانم زیادی کردیە دەستخۆش لێ دەکەم ئازارەتی زۆرم هەبوو لەسەر دەستی توی ئینشاءڵڵا خوای گەورە خێرت بنووسی ئازارەکەم نامێنێتن خێر ئەوەیە پارەی بینە و خەستەخانەی لە بەروی فەقیر سودمەند بی لێ ئینشاءڵڵا دەستان خۆش بوو خوا خێرتان بنووسی خۆشەویستان سەلامی خواتان لێبیتن ئەوەی کە دەیبینن بەشی خێرخوازی مێرەبانی ئەوڕۆ پێنجشەم 12/3/2026 لە شەوەکانی لەیلەتول قەدر بزانە چمان کردیە کاک ئەمیر ئەوەی بدڕێنە لە بۆ من ئەو چی زەردەوامان دەرینە ئەوە بە خێری لەیلەتول قەدر بزانین چەند بەردمان دەرهینایە بزانە اللهم صل على سيدنا محمد ئەوە لەیلەتول قەدرە ئەوە لەیلەتول قەدری مەیە ئەوە دەرین خۆیان گیان ئەوە با پێتان برێم زۆر گوناح بوو ئەو ژنەیە تێدەگەی دوو منداڵی هەبوو زۆر فەقیر بوو زۆر گوناح بوو ژانی زۆر بوو دەگوت چەند ڕۆژە ژانم هەیە دەبینن چەند بەردمان دەرینایە ئەوە لەیلەتول قەدری مێهرەبانی ئەمە ئەو ئیشانە دەکەین ئەوە مێهرەبانی شەوانە دێین ئازاری یەکەشی لا دەبەین ئەو جەبا پێتان برێم هەتا ساڵی عەمەلی ڕۆژەکەی نەشکاندی بووم گوتم بابە نابێتم لە ڕۆژی نەشکاندیە قومەک ئەوم دایە گوتم بسمیلای بکە دوعای بکە ڕۆژەکەی شکاندی گوت زۆر دەترسێم دکتۆر گوتم مەترسیە پشت بەخوای ئەو جە باوەڕکەوەی چین عملیاتێکی زۆر جوان زۆر مهممان لەبەی کرد ئەوەیە دڵمان بەو ئیشانە خۆشە دکتۆری لە بەوەی باشە تاوەکو خێرانە پێ بکەین پارەچی تەبی لە بەوەی باشە تاوەکو بەشداری لەو خەستەخانەی بکەی ببیە بەشێک لە خێرخوازی مێهرەبانی ئۆفەری لەیلەتول قەدر عملیاتی نەشتەرگەری ئەوڕۆکە 12/3/2026 خۆشبەختەوەی بەشدارە لە مێهرەبانی وەڵڵاهی ئەوەن دوێنە دڵم خۆشە بەوە عملیاتێ ئەوەندە دڵم خۆشە ئافرەتێکی فەقیر دوو منداڵی هەیە پارەی نییە دەگوت چەند ڕۆژە ژانم هەیە چەند ڕۆژە گوتم وەرە میز پارەی وەرناگرم ئەگەر خەستەخانەکە هەمووی خێری بایە ئەو 250,000ش نەدەدا بەڵام خەستەخانەکە هی من نییە هی خاوەن پشکەکانە لێیەکە وەرن ئەو خەستەخانی هەموو کەینە خێری و پشک خێریەکانمان بەرزکەینەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی